الو دکتۆرێکی باشم بۆ پێیاکەن بە عملیاتی گورچی لەم بۆ بکە بە بەلاش. ئێستا تەلەفۆن بۆ هاوڕێیەکەم. ئەو ماڵەکەیانە. هلو سلام عليكم احلى وسهلا ابو ابا جنمس هزكم بوم ببابا عزيز دلكم اوف جوانا 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 زو بابا كتش وردي زو اوريجينال كوردا كورين بو وردي بي وردي زو بەخوا ئەو ڕۆژە بوو کە من لێ ترسام. Not a bad boy قربانم زو 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 Not a bad boy جن كردي زو 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 Not a bad boy دي زو Bad boy زو Bad boy زو Not a bad boy جن كردي زو Bad boy زو من زۆر دەمێکە بە دیداری و خۆشحاڵم. بەڵێ ڕاستەکەی بەڵام دەرفەن نەبوو ئێمە ببینی. قایت عملیاتێکی پێویستە ئەبێ بیکەی بۆ من. لە خزمەتتانم بەڵام هەرچەند سەیرەکەم قایدەکەیەوە ئینسانە. مەبەستت چییە؟ کاکە من دکتۆری بەیتەریم. Hello سلام عليكم أهلا وسهلا بأبا جنمس